رژیم امرالی هلوشینن کمپلوی تک ببین تکوشین آزادی از جنه به کمپلوره تک ناچه دم آزادی فیزیکی ریبر آپویه تی بکوشن آزادی گلان و آزادی فیزیکی ریبر آپوره مسوگره گفتگوی ڕووداوەکان گفتگوی ڕووداوەکان بەرنامەیەکی سیاسیە هەموو ڕۆژانێکی چوارشەممە کاتژمێر 11 پێشنیوەڕۆ پێشکەش دەکرێت. گفتگوی ڕووداوەکان هەفتانە ڕوودا و پێشهاتەکان گفتگو دەکات. لەرکێوی سەرمانن سڵاوتان لە بێم کاتتان باش بەڕێزان بەرمەتی هاوکارانم بەرنامێکیونەی گفتگوی ڕووداوەکانتان پێشکەش دەکەین لەسەر سێ مژار ئەمڕۆ گفتگۆ دەکەین. مژاری یەکەم تایبەتە بێ بە پلانگەڕی 15 شوبات و مژاری دووەمیش تایبەتە بێ بە ڕێپێوانی ئازادی کە دەستی پێکرد و مژاری سێمیش تایبەت دەبێ بە هەوڵەکانی سوپای ڕاکە بم بەسی چۆڵکردنی چەند گەڕەکێکی شاری کەرکووک تاوەکو ئێستا بەردەوامە سێ میوانی جیاوازمان دەبێت لەگەڵمان بن. ڕێبەر عەبدوڵڵا جەلان لە بەرگرینامەی مانیفێستۆی شارستانەتی دیموکراتی پەرتووکیەکەمدا دیوە شاراوەکەی پلانگەڕی نێودەوڵەتی 15 شوباتی ساڵی 1999 دەخاتە ڕوو کاتەیدا بەڵگە نامەکانی ببورن کاتەیدا بە گەلە کۆمەکەی هەواڵگری سەربازی و سیاسی ڕێبەر جەلان لە کینە ڕفێنرا و لە دوورگەی ئەمرالی خرا زیندانی تاکە کەسیەوە. دیوە تاریکەکەی پیلانگێڕی نێودەوڵەتی لە زاری ڕێبەرەوە جالانەوە. ڕێبەرەوە جالان دەڵێت پیلانگێڕی نێودەوڵەتی لە سەرەتاوە تا دوایی لەلایەن ئیسرائیل و ئەمریکا و یەکێتی ئەوروپا و رووسیاوە ئامادەکرا بە ڕەنگێک لە گاشەبەردەکانی ئیمڕاڵی بەندکرام و دووچاری چارەنووسێکی وەها کراوم ڕووداوەکانی میتۆلۆژیای پرۆمیتۆس لە چاویدا بەسەد ئاو شۆردراوەتەوە. ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجالان لە بەرگرینامەی مانەفێستۆی شارستانەتی دیموکراتیک پەرتووکی یەکەم دیوە شاراوە و ترسناکەکەی پیلانگێڕی نێودەوڵەتی 15 شوباتی 1999 دەخاتە ڕوو کە تێیدا بە گەلە کۆمەیەکی هەواڵگری و سەربازی و سیاسی ڕێبەر ئۆجالان لە کینیا ڕفێنراو لە دوورگەی ئیمڕالی خرایە زیندانی تاکە کەسیەوە. ڕێبەر ئۆجالان دەڵێت کاتێک منیان هێنایە دوورگەی ئیمڕالی یەکەمین کەس کە پێشوازی لێکردم ژنێکی 70 ساڵە بوو. ئەو نوێنەری دەستەی سەرۆکایەتی کۆمیتەی ڕێگرتن لە ئەشکەنجەی سەر بە کۆنسەی ئەوروپا بوو. هەر لە سەرەتاوە پێی گوتم تۆ لەم بەندیخانەیەدا دەمێنیتەوە، ئێمەش لە ڕێی کۆنسەی ئەوروپاوە چاودێری دۆخەکە دەکەین و هەوڵی پێشخستنی هەندێک ڕێگە چار دەدەین لەسەر بنەمای دووڕووی خیانەتێک لە دۆستایەتی کە هاوتاکەی یەکجار دەگمەنە. دەوڵەت نەتەوەی یۆنان کاتێک پەیوەندیەکانی لەگەڵ کۆماری تورکیا تەوەرەی بەرژەوەند پەرستی بۆ سەربار بوو منی خستە ژێرچنگی ئەمریکا CIA-ەوە لە سەردەمی پاشا ڕوت و خوداوەندە بێدەمامکەکاندا بە ڕەنگێک لە گاشەبەردەکانی ئیمڕاڵی بەندکرام و دووچاری چارەنووسێکی وەها کراوم. ڕووداوەکانی میتۆلۆژیای پرۆمیتۆس لە چاویدا بەسەد ئاو شۆرداوەتەوە. ماجەرای ئەو قۆناغەی لە سووریا ڕێگەی لە پێش دەرچوونم کردەوە. زۆر لەمە سەرسوڕهێنەرترە لە ناوەڕۆکدا ئەو شاهۆکارەی منی لە سووریا دەرخست خۆی دەسپێرێت بە بایەخدانی من بە پەیوەندیەکانی دۆستایەتی و ناکۆکی لەگەڵ سیاسەتی ئیسرائیل لە مەڕکوردان. ئیسرائیل کە بە تایبەت لە پاشجەنگی جیهانی دووەمەوە خۆی کردەوە بە سەرداری پرسی کورد لە بەرامبەر بەردەوامی بەهێزبوون و کاریگەرتربوونی دووەمین شێوازی ڕێگەچارەی پرسی کورد کە لە کەسێتی مندا بیچمی گرتبوو. هێندا ئەستیار بوو بەرگەی نەدەگرت. مسوەگەر شێواز و ڕێو ڕێبازی من بۆ چارەسەری لەگەڵ هاوکێشە و لێکەوتەکانیاندا نەدەهاتەوە. ناشێت نکۆڵی لە هەوڵەکانیان بکەم. مۆساد بەناڕاستەوخۆ لەمەڕ چارەسەری بە ڕێگەی خۆیان بانگێشتی کردم، بەڵام لە سۆنگەی ئەخلاقی و سیاسیشەوە من بۆ ئەمە کراوە و ئامادە نەبووم. دەسەڵاتدارەتی عەرەبی سووریا هەرگیز نەیدەویست ئەو شێوە پەیوەندیە تێپەڕ بکات
کە زیاتر تاکتیکی بوو. هەروەها دەزانرێت سەرکردایەتی حافظ ئەسەد لە ساینە کۆڵی و ململانی نێوان هەژمونی ئەمریکا یەکێتی سۆڤێت لەسەر پێڕاوەستا بوو. لەو قۆناغاستیارەی پاش هەڵوەشاندنەوەی یەکێتی سۆڤێت هاتە گۆڕێ لە دۆخێکدا نەبوو هیچ پەیوەندێکی تاکتیکی خۆی بپارێزێت. لە واتایەکدا هاوسەنگکردنی تورکیا بە من پەکەکە گەڕان بوو بە دوای وەڵامی هەڕەشەکانی دوای ساڵی 1950 کۆماری تورکیا لەسەر سووریا و پشتگیری بەهێزی بۆ ئیسرائیل. لەبەرەوەی پەکەکە لەو بارەیەوە ئامڕازێکی گونجاو دەرفەتی بە پەیوەندیەکانی تاکتیکی درێژخایەندا نەیان دەویست ئەوە ببینن کە ئەم پەیوەندیە دەبێتە ڕێگە خۆشکەر بۆ دووەمین جۆری سیاسەتی کورد. لەم واتایەدا گشت هەوڵەکانی دەسەڵاتدارانی تورک بێکاریگەر بوو. تەنانەت ئەم باسە کورتە نیشانی داد کە ئەو هێزە سەرەکیەی منی لە سووریا دەرپەڕان ئیسرائیل بوو. بێگومان بە پاڵهێزی فشارە سیاسیەکانی ئەمریکا و فشارە سەربازیەکانی تورکیاش. نابێت لەبیری بکەین لە ساڵانی 1950 بەدواوە ئیسرائیل ڕێکەوتنی نهێنی و ژێربەژێری لەگەڵ تورکیا هەبوو. دواتر ساڵی 1996 واژۆکردنی ڕێکەوتن نامەیەکی تریان لە ژێرناوی دژە تیرۆن بۆ پەیوەندیەکانیان سەربار کرد. بەمەش پەیمانی دژە پەکەکەیی ئەمریکا ئیسرائیل تورکیا مەیسەر بوو. لێرەدا دەمەوێت بڵێم تا مۆدرنەتەی سەرمایەداری شینەکەمەوە کە لە پشت ئەو خانمە 70 ساڵیەی نوێنەری کۆنسەی ئەوروپایە و بۆ بەندیخانەی ئیمراڵی فەرمووی لێکردم ناتوانم بە شێوەیەکی دروست چارەنووسی خۆشم شی بکەمەوە. خۆناغی پلانگەڕی لە سەرەتاوە تا دوایی لەلایەن ئیسرائیل، ئەمریکا و یەکێتی ئەوروپا و ڕووسیای پاژماوەی یەکێتی سۆڤێتی هەڵوەشاوە ئامادەکرا. هەرچی ڕۆڵی حکوومەتەکانی سووریا، یۆنان و تورکیایە لە خزمەتکاری بیرۆکراسی پلە دوو بەولاوە تێپەڕ ناکات. لەگەڵ حەسەن جوودی نووسەر و ڕۆژنامەوان گفتوگۆی زیاتر لەسەر پلانگەڕی دەکەین. کاک حەسەن سڵاوت لەبێ، سپاس بۆی کە لەگەڵمانی ئەمڕۆ. سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ بیسەرانی ڕادیۆکەتە. کاک حەسەن بۆ خۆ دەزانی کە سبەینێ 25 ساڵ تێپەڕێ بەسەر پلانگەڕی 15 شوباتدا و بیرمان نەچێت کە ئەم ساڵ پلانگەڕی لە بارودۆخێکدا دەکرێتەوە کە 35 مانگە هیچ هەواڵێک لەبەر ڕێبەر ئۆجەلانەوە نییە. پێویستە چۆن شرۆڤەی بکەین ئەم بارودۆخی ئەم ساڵ؟ دووبارە سڵاو ڕێز بۆ ئێوە بۆ بیسەران. لە ڕاستیدا ئەو پیلانگەرێکە 25 ساڵ بە لە ئێستا لە بەرامبەر ڕێبەر ئاپۆ بەڕێوە چوو کە لە کەسایەتی ڕێبەر ئاپۆدا دژ بە گەلی کوردستان و بزرتنەوە ئازادی خوازەکەی بەڕێوە چوو. پیلانگەرێکی نێودەوڵەتیە بە هەموو پێوانەکانی کە زیاتر لە 35 دەوڵەت و هێز تێدا بەشدار بوون. وەکو ڕێبەر ئاپۆ بۆ خۆشی باسی دەکات، یعنی ئەو پیلانگەریە تەنیا پیلانگەری دەوڵەتێک یان دوان نەبوو بەڵکو پیلانگەری سیستەمێکە، سیستەمی مۆدرنیتەی سەرمایەداری لە بەرامبەر بزوتنەوەیەکی ئازادی لە بەرامبەر بە گەلێک کە لە پێناو ئازادی خۆیدا بەرخودان دەکات و لە تێکۆشاندایە کە ڕێبەر ئاپۆ ڕێبەری ئەو تێکۆشانەیە. لەبەرەوە تاوەکو ئێستا ینی کاتێک کە پلانگەرێکە بە ڕفاندنی ڕێبەر ئاپۆ بەڕێوە چوو، بە دوای ئەمدا لە ئیمرالی ئەم پیلانگەریە بەردەوام بوو. ینی سیستەمی ئیمرالی بۆ خۆی سیستەمێکی نێودەوڵەتیە، سیستەمی ئەشکەنجە و گۆشەگیرکردنە. لەبەرەوە ئێوەش دەزانن زیاتر لە 35 مانگە ینی هیچ ئاگایی و زانیاریەک لەبارەی ڕێبەر ئاپۆ و ئەو هاواڵانەی کە لەگەڵیدان لە زینداندان نییە. ئەمەش بەمانای ئەوە دێ کە دوای 25 ساڵ لە پیلانگەرێکە دوو خاڵی زۆر گرنگ مرۆڤ دەبێت ئیشارەت پێ. یەک کە تاوەکو ئێستا سیستەمی ئیمرالی بەم شێوەیە ینی گۆشەگیری سەر ڕێبەر ئاپۆ لە ئیمرالیدا بەڕێواچێ، مانای ئەوەیە کە تاوەکو ئێستا پیلانگەرێکە ئەنجامی نەگرتووە. ئەمە خاڵێکی گرنگە. ئەگەر ئەنجامی گرتبووایە ئەو هەموو گۆشەگیری و حتی تەنانەت خودی سیستەمی ئیمرالیش بڵین نەدەبوو ئەگەر ئەنجامی گرتبووایە. بەڵام دیارە تاوەکو ئێستا سیستەمی ئیمرالی ینی پیلانگەرێکە کە بە سیستەمی ئیمرالی بەردەوام دەکە تاوەکو ئێستا ئەنجامی نەگرتووە. ئەمە یەک. دووەم ئەنجامی نەگرتووە بۆیە بەردەوامە. دووەم ئەو بەرخودانەی کە لە زیندانی ئیمرالیدا
بەڕێوە دەچێ و لە پاڵیدا ئەو بەرخودانەی کە گەل و بزوتنەوە ئازادی خوازەکەی ڕێبەرایەتی و پێشەنگایەتی پەکەکە لە تێکۆشاندایە ئەم بەرخودانش تاوەکو ئێستا بەردەوامە نەگەل نە ڕێبەر ئاپۆ نە بزوتنەوەی ئازادی خوازی پەکەکە ڕادەست نەبوونە و تەسلیم نەبوونە و لە بەرخوداندا بەردەوامن ئەم دوو خاڵە زۆر گرنگە لەبەرەوە ئەم دۆخی کە ئەمڕۆ دەیبینین دوای 35 مانگ هێشتان هیچ زانیارێک لەبارەی ڕێبەر ئاپۆ نازاندرێ ئەمە بۆ مانادێکە لەلایەک بەرخودانێکی مەزن و مێژووی لە زیندانی ئیمرالیدا بەڕێوە دەچێت لەلایەکی دیکەش بۆ مانادێکە هێشتا پیرانگەری ئەنجامی نەگرتو بۆیە بەردەوامە یعنی بە مانایەکی دیکە ئەمەش لە ئەنجامی چییە؟ لە ئەنجامی ئەوەیە کە ئەو گۆشەگیریە تۆندەی کە لە ناو گۆشەگیریدایە یعنی گۆشەگیری ناو گۆشەگیری بۆ مانادێکە وەکو تۆڵەسەندنەوەیەکە لە ڕێبەر ئاپۆ لەگەلی کورد لە بزوتنەوەی ئازادی پەکەکە ئەمە بۆ مانایە دێت. باشە کاک حەسەن زۆرێک لەو کەسانەی کە لە ناو لە نزیک هەواڵان و لە سیاسەتی هەواڵاندا نزیک بوونەتەوە زۆر باس دەواکەن کە کۆمپلۆ لە ساڵی 1990 دەستی پێ نەکردووە یاخود پلانگەڕی بەڵکو لە ساڵی 1996ەوە دەستی پێ کردووە کە ئایا بەو جۆرە لەو کاتەوە دەستی پێ کردووە ڕێبەر ئۆجەلانیش بۆ خۆی باسی ئەماکە بۆ لەو کاتەوە تەکبیریان نەکردووە یعنی پیرانگەڕی لە ساڵی 96ەوە دەستی پێ نەکردووە لەعنی لە ساڵی 99 دەستی پێ نەکردووە لە ساڵی 96 دەستی پێ نەکردووە لە ڕاستیدا زنجیرەیەک ئەڵقەی پیرانگەڕی هەبووە لە ساڵی 77ەوە ئەم پیرانگەڕیە بەردەوامە بەڵام لە ساڵی هەشتاکاندا بۆ جاری یەکەم ئەم پیرانگەڕیە لە ئاستی نێودەوڵەتیدا چوە ئاستی نێودەوڵەتیەوە یعنی بۆ مانایی کە لە ئەوروپا هەم لە سوید ئەنێ بزوتنەوەی ئازادیان تۆمەتبار کردبەوەی کە ئۆلۆف پالمایان کوشتووە بەڵام دوای دەرکەوت کە دوای 32 ساڵ دەرکەوت کە هیچ پەیوەندێکی گەلی کورد و پەکەکە بەمووینەوە نییە و هەروەها ئەو دۆسیەی کە لە ئەڵمانیا لە بەرامبەر پێشەنگانی ئازادی بەڕێوەچی لە ساڵی هەشتاکان ئەمەش ئەڵقەیەکە لە پیرانگەری نێودەوڵەتی بەڵام ئەڵقەی هەرە گرنگ کە مرۆڤ دەتوانێت بڵێ یعنی پێش 15 شوبات ئەڵقەی هەرە گرنگ ئەو ئەڵقەیە کە ساڵی 1992 تورکیا و ئیسرائیل و ئەمریکا بە هاوکاری هێزە بەکرێگیراوەکانی باشووری کوردستان شەڕێکی خیانەتیان لە بەرامبەر پەکەکە دەست پێ کرد کە بە شەڕی خیانەت بەناوبانگە نزیک بە 45 ڕۆژ بەردەوام بوو و بەدەیان گەریلای ئازادی تێدا شەهید بوون ئەمە پیرانگەرێک بوو کە ئەو کاتە لە مقابلی ئەوەی لە بەرامبەر ئەوەی کە ئێوە پەکەکەمان بۆ لەناو بن ئێمەش دان دەنین بە حکوومەتە هەرێمەکەتان حکوومەتەکەی هەرێم یعنی ئەو کاتە ساڵی 92 لەسەر ئەو بنەمایە بوو کە وەکو بەبیرماندێ ساڵی 92 پەرلەمانی کوردستان کە هەڵبژێردرەوە ئەو کاتە یەکەمین بڕیارێک یەکەمین کۆبنەوەیەک کە کراوە یەکەمین بڕیاری تێدادرا بڕیاری شارکردن بۆ دژی پەکەکە ئەمە بۆ خۆ ئەمەش بۆ خۆی ئەڵقەیەکی گرنگی پیرانگەریە تەمان دوای ئەوە پیرانگەری ساڵی 95 شەڕێکی دیکەیان هەڵگیرسان ساڵی 97 کۆمەڵکوژی هەولێریان ئەنجامدا کە نزیک بە 100 پێشەنگ و کادر و چالاکوانی و چالاکوان و ڕۆژنامەوان شەهید بوون ساڵی 98 جارێکی دیکە ئەڵقەیەکی دیکەی پیرانگەڕی بەڕێوە چووکە لە چوارچێوەی ڕێکەوتنی واشنگتن ساڵی 98 واتە پێش ئەوەی کە ڕێبەر ئۆجەلان لە سووریا ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەربکەوێ بچێتە ئەوروپا ئەمە بۆ خۆی بنەمای پیرانگەریەکە ئەنی دوای ئەوەی کە ئەم هەموو ئەڵقانەی پیرانگەریان ئەنجامدا و ئەنجامی نەگرت ئەوە بوو وەکو باسمان کرد ڕێکەوتنی واشنگتن لە نێوان یەکێتی و پارتی و بە سەرپەرشتی تورکیا و ئەمریکا بەڕێوە چوو ئەمە بۆ خۆی سەرەتای پیرانگەرەکە بوو ئیتفاقی واشنگتن وەکو بەڵگەنامەیەکیش هەیە و بڵاویش کراوەتەوە و یەکێک لە مادەکانی ئەوەیە کە ینی تۆ سیر بکە ڕێکەوتنەکە لە نێوان یەکێتی و پارتیە بە سەرپەرشتی ئەمریکا بەڵام لەناو ڕێکەوتنەکەدا مادەیەکێ دەڵێ دەبێ پەکەکە
يعني الشرط دجي بقى بكري سنودار بكري لنا ببردري يعني أما بوخوي سرتاي بيلانجيري لسر أو بنماي ركوتنامي واشنطن بيلانجيري 15 شوبات بريوتشو يعني دبي مروف أو حلقاني بيلانجيري ببيني إنجا مروف باس لوكاكا بيلانجيري 15 شوبات شونو بتشوي يعني هذه أكثر لنا كارونا ده بقول كومالك القيدي كي بيلانجيري هبوا دوای ئەوەی کە هیچیان ئەنجامی نەگرت اینجا سنووری پیلانگەرێکە لە 3 دەوڵەت و 4 دەوڵەت و 5 دەوڵەت و لە 2 حزبەوە فراوان بوو بۆ 35 دەوڵەت و هێز ئەمە دەبێت مرۆڤ بەو شێوەیە ببینی ینی ئەڵقەی چەند زنجیرە ئەڵقەی پیلانگێری لە بەرامبەر ڕێبەر ئاپۆ خودی ڕێبەر ئاپۆ و لە بەرامبەر گەلی کوردستان لە بەرامبەر بزوتنەوەی پەکە بەڕێوە چوە اینجا گەیشتۆتە ئاستی ساڵی پیلانگەری 15 شوباتی 99. باشە کاک حەسان سەردار سار گوتارێکی بڵاو کردوتەوە لە ژێر ناوی دوای 25 ساڵ لە پلانگەری نێونەتەوەی سەر ڕێبەر ئاپۆ لە پەرەگرافێکی گوتارەکەیدا باسی لەوە کردووە لە 25 ساڵی ڕابردووە چۆن ڕێبەر ئاپۆ هەموو شتێکی کرد لە پێناوەی نەهێڵێ داگیرکەران و نۆکەران و پاکتاوکەران هیچ کەلێنێ بخەنە نێو خۆی و گەلی کوردستان گەلی کوردیش بە پێشەنگایەتی ژنان و گەنجان هەموو توانە سوێزێکی خۆی خستۆتە گەر پرسی من لەسەر ئەمەیە بەڕاستی هیچ کەلێنێک نەکەوتە بینی گەلی کورد و ڕێبەر ئاپۆوە لە ماوەی ئەم 25 ساڵی ڕابردووەوە يعني دەبێ مرۆڤ ئەمە بەڕوونی باسی بکات يعني یە پیلانگەری نێودەوڵەتی کۆمەڵێک ئامانجی هەبوو هەم لە ئاستی تورکیادا هەم لە ئاستی لە بەرامبەر کورددا هەم لە ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەڵام پەیوەست بە پرسیارەکەی ئەوە یەکێک لە ئامانجەکانی پیلانگەری ئەوە بوو کە ئەو پەیوەندیە دیالکتیکی و ڕۆحی و فکریەی کە لە نێوان گەلی کورد و پەکەکە و ڕێبەر ئاپۆدا هەیە ینی ئەو پەیوەندیە سێینەیە لە نێوان گەلی کورد پەکەکە و ڕێبەر ئاپۆ ئەو پەیوەندیە بپچڕێنێ نەهێڵێ لاوازی بکە بێکاریگەری بکە بەڵام دوای ئەمڕۆ ئەگەر دوای 25 ساڵ تەماشا بکەین ئایا ئەم پەیوەندیە توانیان ئەنی پیلانگێڕان سیستەمی ئیمرالی گۆشەگیری ئایا توانی ئەم پەیوەندیە بپچڕێنێ ئایا توانیان پەیوەندیە لاوازکات من وەکو کەسێک کە شاهدی ئەو 25 ساڵم ڕێک بە پێچەوانەوە پەیوەندی نێوان گەلی کورد و ڕێبەر ئاپۆ و پەکەکە زۆر 100 قات زیاتر لە ساڵی 99 زیاتر و بەهێزتر و تۆکمەتر و پتەوتر و بەڕێخستنترە و ئەمڕۆ لە هەر کاتێکی دیکە زیاتر گەلی کورد لە دەرو ڕێبەر ئاپۆدا کۆبۆتەوە لە هەر شوێنێکدا چالاکی هەیە تێکۆشان هەیە یعنی خاڵێک هەیە دەبێت مرۆڤ بیزانێ یعنی مرۆڤ ناتوانێت بڵێ بۆ پیلانگەری ڕووەدا باشە بەڵام تۆ لە بەرامبەر پیلانگێری بۆ چیەکەی ئەمە گرنگە ینی تۆ گەلێکی تێکۆشانەکەی لە بەرامبەر سیستەمی داگیرکاری تێکۆشانەکەی لە بەرامبەر سیستەمی سەرمایه‌داری تێکۆشانەکەی لە بەرامبەر هێڵی خیانەت و بەکرێگیریدا تێکۆشانەکەی مادام تۆ تێکۆشانەکەی مادام تۆ بەرخودانەکەی ناکرێ بڵێ وڵا من تێکۆشانەکەم و بەرخودانەکەم تۆش پیلانگێری مەکە نا پیلانگێری هەرەکرێ و کراوە و ئەکرێ و لەمە دواش ئەکرێ بەڵام ئەمە گرنگ نییە کە پیلانگەری ئەکرێت ئەوەی کە گرنگە تۆ لە بەرامبەر پیلانگەری چیەکە ئایا تەسلیمە بی ڕادەستەری بەرخودانەکەی تێکۆشانەکەی درێژە بە تێکۆشانەدەی یان نا ئەمە خاڵە گرنگەکەی لە پیلانگەریدا پلانگەری دەکرێت پێدوانێ قۆناغێکی نوێ دەستی پێکردووە لە ڕەوشی سیاسی کورد بەتایبەتی لە باکووری کوردستان و تورکیادا سیاست شرۆڤەیە گەرەکان ئێستاوا ناڵێن پێیان وایە کە بارودۆخی کورد ڕەنگە بۆ ساڵی داهاتوو یاخود لە ئێستاوە بەرامبەر بە چەند ساڵی ڕابردوو زۆر فەرق بکە زۆر شت بگۆڕێ پێم وایە ینی ئەوەی کە من گوێبیسی بووم زۆر شرۆڤەکاری سیاسی زۆر گوتاری سیاسیم خوێندەتەوە پێچێ بارودۆخی کورد لە باکووری کوردستان شێوەیەکی تر لەخۆ بگرێ بەهۆی ئەو هەموو چالاکی کێسە لە باکووری کوردستاندا دەکرێت مسۆگەر بەم شێوەیە لەبەرەوەی گەلی کورد لەم 25 ساڵەدا چۆکی دانەدا بژێتنەوەی ئازادی لە ڕاستەڕێی شێوڕژگەری خۆیدا لای نەدا ڕێبەر ئاپۆش لەسەر بەرخودان و تێزە فکری و فەلسەفیەکانی خۆی بەردەوام بوو دەوڵەت ناچارە بچێتە بەردەرگای ئیمرالی دەوڵەت پێ دوایەکەواتە دەچێتە بەردەرگای ئیمرالی و مەسەلەی کورد چارەسەر بکە بە ئەم قسێ ببێ بە مێژوو لە مایکە ئێمە
ببوورە ئەو نازم دەنگێک ینی دەوڵەت ناچارە بچێتەوە جارێکتر بچێتەوە ئیمرالی و جارێکی تر گەلی کورد و بزوتنەوە ئازادەکەی بە مخاتەب وەربگرێ و ڕێبەراپۆ بە مخاتەب وەربگرێ و پرسی کورد هەنگاو بۆ چارەسەری پرسی کورد چارەسەر بکات لەبەرەوە گرنگە مرۆڤ ئەم ڕاستیە ببینێ ینی پێ دوایە پرسەکەم دووبارەکەمەوە جارێکی دیکە دەنگی وابزانام چالاکیە دێ ئەگەر هاوکارانم ڕەنگە ڕاستەوخۆکەیان دانەخسبێتەوە هەڵ بدەن چارەسەری کێشەی گەت لە منە ئێستا کاک حەسەن وەڵڵاهی لای ئێمە هیچ دەنگێک نایە ئەگەر هاوکارانم دەنگت نەبوو ئێستا گەت لە دەنگمە کاک حەسەن بەڵێ باشە جارێکی تی ئەم پرسە دووباراکەمەوە چکە دوو جار کردم باوەڕەکەم دەنگم نەگەشت بێتە تۆ باست لەوە کرد کە پێچێ جارێکی دی بچنەوە بەردرگای ئێمرالی بام قسەیە لە بەرنامەکەی منەوە گفتوگۆی ڕووداوەکان بڕوات پێ دوایە بەو زوانە دیدارێک ئەنجام بدرێ ئەم گۆشەگیریە ینی ئەم چالاکیانی کە دەکرێت ئەنجامێک بەدەست بێنێ ینی دوای 35 مانگ گۆشەگیری ناو گۆشەگیری دوای 25 سال پیلانگێڕی ینی ئیمرالی ئەمڕۆ دەوڵەتی تورکیا لە هەر کاتێکی دیکە زیاتر لە دۆخی ئالۆزی ئابووری و سیاسی و لەناو گێژاوێکی ئابووری و سیاسیدایە نەک هەر کێشە گێژاوێکی گەورەی قوڵی ئابووری و سیاسیە ئەوەی کە ئێستا هەڕەشە لە دەوڵەتی تورکیا دەکا ینی هەڕەشە لە دەوڵەتی تورکیا و لە بنیادی دەوڵەتی تورکیا دەکا خودی سیستەمە فاشیستەکەی ئەکەپەماپەیە لەبەرەوە هیچ دەرەتانێکی تر نییە ینی بۆ ئەوەی کە بتوانن دەوڵەتی تورکیا ڕزگار بکەن یەک دەرەتان هەیە یەک ڕێگە هەیە ئەویش چارەسەری پرسی کوردە حتا چارە پرسی کورد چارەسەر نەبێ هیچ کێشەیەکی ئابووری و سیاسی لە تورکیادا چارەسەر نابێ و دۆخێکی هاتۆتە پێش هاتوتە پێشکە مەسەلەن ئەو ئۆپەراسیۆنانەی کە دەوڵەتی تورکیا لە بەرامبەر ڕۆژاوای کوردستان لە بەرامبەر باشووری کوردستان لە باکووری کوردستان بەڕێوەی ئەبا هەموو ئۆپەراسیۆنانە بە بەرخودانێکی مێژووی گەورەی گەریلاکانی ئازادی پوچەڵ کراوەتەوە ئەمە خاڵێکی زۆر گرنگە ینی ئەو ئۆپەراسیۆنەی کە بە ئومێدیەوەی کە وەکو هەموو ساڵ هەموو بەهارێک دەڵێن پەکەکە ئەم ساڵ لە ناویاندا ئەم ساڵ پەکەکە لە ناوە بین ئەم بەهارە پەکردنەوە بین ئەمە 45 ساڵە بەم شێوەیە واڵێن بەڵام ئەمڕۆ دەرکەوت کە ئەم ئۆپەراسیۆنانش ئەنجامی نییە ینی ئەو ئۆپەراسیۆنانە لەگەڵ ئۆپەراسیۆنەکانی ڕابردوو زۆر جیاوازە لەبەرەوەی تەکنەلۆژی بەهێزترین و نوێترین تەکنەلۆژیای سەربازی بەکاردێنن کە هەموو چەکێکی قەدەخەکرا و بەکاردێن بەڵام ئەنجامی نەگرت بەهێل لەگەڵ هێڵی خیانەتیش هاوکاریان دەکەن بەڵام دیسە ئەنجام ناگرێت کەواتە مادام ئۆپەراسیۆن ئەنجام ناگرێت سەرکوتکردن ئەنجام ناگرێت گۆشەگیری ئەنجام ناگرێت زیندانیکردن ئەنجام ناگرێت سیستەمی قەیوم و مختاریت ئەنجام ناگرێت کەواتە دەوڵەت گەیشتۆتە بنبەست لە هەموو ڕوێکەوە ینی ئەوەی کە ئێستا ینی ڕوبەڕووی هەڵوەشاندنەوە دەبێت حکوومەتی تورکیانیە بەتەنیا ینی حکوومەتی ئەکەپە و مەهاپە نییە بەتەنیا ئەوەی کە ئێستا ڕوبەڕووی هەڵوەشاندنەوە دەبێتەوە خودی دەوڵەتی تورکیا یعنی تەنیا حکوومەتەکە نیە خودی دەوڵەتی تورکیا لەبەرەوە یەک دەرەتانیش بۆ ئەمە هەیە کە بشنەوە بەردەرگای ئیمرالی لەگەڵ ڕێبەراپۆ کە مخاتەبی سەرەکی و بنچینەی دۆزی کوردە لەگەڵ ڕێبەراپۆیە گفتوگۆ بکەن نەگوەکو ساڵی 2013 و 14 بە تەکتیکی نزیک بن بەڵکو لەسەر بنەمایەکی لەسەر کۆمەڵێک پرەنسیبی دیموکراتی لەسەر کۆمەڵێک ینی گۆڕێنی دەستور گۆڕێنی سیستەمی فاشیستی تورکیا بۆ سیستەمێکی دیموکراتیک لەسەر ئەلەو چوارچێوەدا دەکرێت پێواژەوەیەکی نوێ دەست پێ بکات و ئەگەری زۆریشە دەست پێ بکات. کاک حەسەن من بیرمە لە 15 شوباتی 2021 جەنابەت هەر میوان بووی لەگەڵم ئەو کات هەر لەسەر پلانگەڕی 15 شوبات من و تۆ گفتوگۆمان کرد ئەو کات بەرەی دش بە فاشزم دش بە دیکتاتۆر دش بە داگیرکەر ڕاگەیەندرا بوو لەلایەن چالاکوانانی کوردەوە لە هەر چوار پارچەی کوردستان و لە وڵاتانی ئەوروپاش ینی لە گفتوگۆکانمانە نەک بەتەنیاتۆ زۆر میوانی دیکە زۆر گەشبین بوون ئەو دەنگی چالاکی دێ بەڕێزم دەنگی چالاکی دێ نازانم جۆنە دەنگ هاوکارانم ئەگەر بتوانن کێشەی تەکنیکمان بۆ چارەسەرکەن پێچێ بەرنامەی ڕاستەوخۆ کرابێتەوە ئێستا
ئێستا چارەسەر بوو کاک حەسەن؟ بەڵێ تمام. جارێکتر پرسەکە دووباراکەمەوە وتم 2020 گەگەر بیرت بێت لە 15 شوباتدا بەرەی دش بە فاشیزم، دش بە دیکتاتۆر و دش بە داگیرکەری ڕاگەیەنرا بوو. من و تۆ گفتوگۆمان کرد هەر لەسەر پلانگەری 15 شوبات زۆر گەشتبین بووین بەرامبەر بەوەی کە زۆر شت بگۆڕێت لە ساڵی داهاتوودا. بەڵام ئێستاش دیسان پەنگاوێکی نوێ دەستی پێکردووە کە ئەویش مەشی ئازادیە، ڕێپێوانی ئازادیە. پێت وایە ئەمساڵ زۆر شت هەیە بگۆڕێ یاخود تەنیا کۆمەڵی قسێ ئێمە ئەیکەینەوە بەڵام هیچ لە بابەتەکە ناگۆڕێ؟ پێم خۆشە زۆر بەڕوونی وەڵامی ئەم پرسە بدەیتەوە. بەڵێ ساڵی 21 و ساڵی 24 لەم 3 ساڵەدا بەڕای من زۆر گۆڕانکاری جدی ڕوویداوە. گۆڕانکارە جدیەکانش ئەوەن کە دەوڵەتی تورک و ڕژێمی ئاکەپە ماهەپە زیاتر بەرەودا ڕوخاندن و لاوازبوون و این بووە. تۆ ئەو هەڵبژارنانەی کە لەژێر سێبەری سیستەمی فاشیستیدا بەڕێوە دەچێت ئەمە پەیوانە نییە بۆی کە دەوڵەتی ینی حکوومەتی ئاکەپە بەهێزیان ئەوە، یعنی ئەگەر هەموو کوشتەکانش بێنە دیسان بەهێز نییە، چووکو ئەگەر تۆ هەر تەنیا لە ڕووی ئابووریەوە تەمەشا بکە لیرەی تورکی ساڵی 2021 چەند بوو، ساڵی 2024 ئێستا چەندە؟ یعنی هەر تەنیا لە ڕووی ئابووریەوە. لە ڕووی سیاسیەوە مەسەلەن ئەو هەموو گۆشەگیری کرد، ئەو هەموو گۆشەگیری بەڕێوە چوو، بەڵام دیسان بسوتنەوەی ئازادی لەسەر پێ و بەهێزەوە لەسەر پێ و بەرخودان دەکا. یعنی ئەو کاتا چەندین لە 2021 تا 2024 چەندین ئۆپەراسیۆن بەڕێوە چووە، بەڵام هەموو ئۆپەراسیۆنەکان ئەنجامی نەگرت. ئەمە دەرەنجامی گرنگن، ینی بەرەی دژە فاشیستی زۆر هێزی دیکەش کەوتونە ناو بەرەی دژی فاشیستی. بەڵام کاتێک کە مەسەلەن ڕژێمی ئاکەپە بەهێزەوە دەچێتە سەر ئەوانە، ڕاستینەی ئەوانە دەکەوێت کە چەندە دژی فاشیستن، ینی ئایا ئەوانە ئۆپۆزیسیۆنی فاشیزمن یان ئۆپۆزیسیۆنی تەنیا بۆ ئەوەی کە ئۆپۆزیسیۆنی دەسەڵات خوازن بۆ ئەوەی کە بگەنە دەسەڵات ئەمینەکەن. لەبەرەوە بەڕای من لە 21 تا 24 هەم بزوتنەوەی ئازادی بەهێزتر بووە، هەم پێگەی ڕێبەر ئاپۆ بەهێزتر بووە، هەمیش دەوڵەتی حکوومەتی ئاکەپە ماهەپە ڕژێمی ئاکەپە ماهەپە لاواستر و بەهێزتر بووە. لەبەر ئەوەشە سێرکە ترافیکێکی دیبلۆماسی زۆر بەرفراوانیان دەست پێ کردو بۆ عێراق، بۆ تورکیا، بۆ هەرێمی کوردستان، بۆ ئەمریکا، بۆ سووریا، بۆ گەلێک شوێنی دیکە بۆی کە لەم دەرەتان لەم گێژاوە ڕزگاریان بێ. بەڵام وەکو دیاریش دەبێ جگە لە پەدەکە، ینی جگە لە پارتی دیموکرات هیچ هێزێکی دیکە وەڵامێکی ئارێنیان نەداوەتەوە. ئەمە خاڵێکی گرنگە، کەواتە دەیانەوێت خۆیان ناتوانن سەرکوتی بزوتنەوەی ئازادی بکەن، دەیانەوێت لە ڕێگەی هێزی دیکەوە. هێزی دیکەش ئامادە نییە خۆی بخاتە ناو سیاسەتی یان ستراتیژی بازنەی استراتیژی تورکیاوە. ئەمە خاڵێکی گرنگە. مەسەڵەن تۆ ساڵی 21 هیچ باسێک لەسەر دەستپێکردنەوەی دانوستاندن و هین نەبوو، وایە؟ ساڵی 21 هیچ باس و خواسێک نەبوو، بەڵام ئەمڕۆ هەموو ڕاگەیاندنەکانی تورکیا باس لەمە دەکەن ئەگەر ئێوە چاودێری ڕاگەیاندنەکانی تورکیا بکەن. کەواتە لە 21 تا 24 دەرکەوت کە ئەو پێداگەریەی دەوڵەتی تورکیا لەسەر سیاسەتی کوشتن و بڕین و ئاگر و ئاسن ئەنجامی نەگرت. ئەمڕۆ کە قسە لەسەر دانوستاندن ئەکرێتەوە، قسە لەسەر ئاشتی ئەکرێتەوە، قسە لەسەر پرسی کورد دەکرێتەوە، ئەمە بخۆی دەرەنجامی ئەو گەشتبیریەی کە هەم گەلی کورد هەم بزوتنەوەی ئازادی، ئەو باوەڕەیە کە گەلی کورد بەخۆی هەیەی بە بزوتنەوەکی خۆی هەیەی لە ئەنجامی ئەوەدا ئەمڕۆ دەوڵەتی تورکیا گەیشتە ئەو شوێنە کە جارێکی تر، ینی ئەمە هەر لە خۆیەوە نییە کە ئەمڕۆ ڕاگەیاندنەکانی تورکیا جارێکتر باس چارەسەری و ئیمرالی و دانوستاندن و ئەم شتانەکەنەوە. ئەمە بۆ خۆی دەرەنجامی هیچ شکستی دەوڵەتی تورکیایە و لە ئەنجامی بەرخودانی گەلیلاکانی ئازادی بە تایبەت و تەواوی گەلی کورد بەگشتی. دنیاک سوپاس. حەسەن جوودی نووسەر و ڕۆژنامەڤان لە باشووری کوردستانەوە لەگەڵمان بووی. ڕۆژێکی خۆشتانە بێ. بێگومان قسەکردن لەسەر مژارە زۆر زیاتر هەڵدەگرێ، بەڵام لە بەرەوەی دوو تەوەری دیکەم هەیە، دوو میوانی دیکە لەسەر هێڵی تەلەفۆن چاوەڕێ دەکەن، هەرەوەندا ئەتوانم کات بدەم بە تۆ. ڕۆژێکی خۆشتان هەبێت. ڕۆژێکی خۆش بۆ ئێوە و جارێکتر
ئازادی بۆ ڕێبەر ئاپۆ کوردستانێکی ئازاد و گەلێکی سەرکەوتو هەر بژین. پەرێزان وەک دەزانن کە ڕێپێوانی ئازادی و چارەسەری پرسی کورد چارەسەری دیموکراسیانی پرسی کورد لە باکووری کوردستان و تورکیا ماوەیەکی زۆرە دەستی پێ کردووە و جگە لەوەش لە ئەوروپاش بە هەمان شێوە لە زۆربەی وڵاتانی ئەوروپاوە ئەم مژارە دەستی پێ کردوانێ بڕیارە هەفتەی مانگ لە کۆڵن خۆپیشاندانێکی بەرفراوان بۆ ئازادی ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلان بەڕێوە بچێ. ڕووناک فەدەوی چالاکوانی بواری ژنان لە کۆڵنەوە ڕاستەخۆ لەسەر هێڵی تەلەفۆن لەگەڵمان دەبێ. ڕووناخان سلااوت لەبێت دنیاک سپاس بۆی کە لەگەڵمانای. سلااو ڕێز بۆی وی عزیز و خۆشەویست بە ناوی ژن ژیان ئازادیەوە سپاسیەوەی شەکەم کەرم کە لە خزمەتانە. ڕووناخان سپاس بۆ تۆ. دەمەوێت باسێکی ئەو چالاکیەمان بۆکەی کە بڕیارە هەفتەیە مانگە لە کۆڵن بەڕێوە بچێت. بەڵێ هەروە کە خۆتان ئاگادارن ئەو چالاکیە لەسەر ئازادی بۆ ڕێز عەبدوڵڵا ئۆجەلانە. هەروەک دەزانن ساڵی 1999 واتە 15 شوبات کە ئێمە بۆ کوردان بە ناوی ڕۆژێکی ڕەش ئەیناسینەوە کە ماوەی 25 ساڵە خەڵکی کورد بەڕاستی نەتەنها خەڵکی کورد و گەلی کورد گەلانی دنیایش تا حەدێ هەموو لەسەر ئەو بێعەداڵەتیە و ئەو حکومە ناڕەوایە کە بەسەر بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانە دانیا و مۆتەرز بوونە و لەو کاتەتەوە کە 25 ساڵە بەردەوام ئێمە خەبات و چالاکیەکەین لەسەر شەقامەکان لە پارلەمانەکان لە هەموو بوارێکەوە چالاکیەکەین وایان دەزانی ئەگەر سەرۆکاپۆ بگرن مەسەلەی کورد تەواو و نەجات ئەمانەیان زانی ئەو فەلسفە کە سەرۆک ئاپۆ لەگەڵ گەلەکەی خۆی بەڕێوە بردووە و ئەو ئیدۆلۆژی دموکراسیە لە ناو گەلەکەیە دابەزاندووە کە ناوێتە باعیسەوە کە گەلی کورد بڕێتە قەراغەوە و بەرامبەر بەو حکومە ناڕەوا و بەو هەرەکەتە نائینسانیانە دەستکێشن لە خەبات و تێکۆشان خۆیان. ئێمە بە شەو بە ڕۆژ خەریکی چالاکی و تێکۆشانین کە سەرۆکمان بە ناو ناحەق گیراوە و هەروەک دەزانن ئەو بۆ دادخایی گەلی کورد بەرەو هەندەران چوو کە کێشەی کورد چارەسەر بکات و ئیدۆلۆژی دموکراسی لە هەموو دنیا بەرپا بێت کە بە پیلانێکی ڕەشی داگیرکەران و بە دەست پێشخەری ئەمریکا ئەو بەڕێزیان دەستگیر کرد و ڕەوانەی دەستی دەوڵەتی فاشیستی تورکیایان کرد کە 25 ساڵە لە زێر زەجر و توند و تیژی و ناڕەحەتی و بێعەداڵەتیە دەست و پەنجە نەرمەکە لە زیندانی ئیمرالیدا. باشە ڕووناخان پێم بڵێ چالاکیەکە لەکوێ بەڕێوە دەچێت لە کۆڵن و کێنەوە کەسانی کە بەشدارە بن بانگەوازیشتان چێ وەکو چالاکوانێک بۆ ئەو ڕێپێوانە؟ بەڵێ بە ماوەی 2 مانگە ئێمە بانگەوازیمان کردووە و پیلانمان دانیاوە بۆ ئەو چالاکیە کە هیوادارین ساڵ بێتە ساڵ ئازادی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان ڕەهبەری گەلی کورد. ئێمە وەکو ئەڵمانیا لە شاری کورد و لە زۆر شارە گەورەکان تریشا کە دوورن لە کۆڵ ئەمما شارە بچووکەکان کە دەوروبەری کۆڵنن هەمویان بە دڵنیایە و هەمویان بە دڵ و بەگیان خۆیان حازر کردووە و بەرنامەڕێزیان کردووە بۆ ئەو چالاکیە کە ڕۆژی حەفتەی ئەم مانگە لە شاری کۆڵن بەڕێوە چێت. و من وا دەزانم زۆرتر لە سەدان هەزار کەس بەشداری ئەو چالاکی ئاون. ئێمە بەرنامەهایکمان دروست کردووە کە لەسەرەوەی ئاڵای فۆمان پلاکارتمان سخەنڕان و بە هەموو شێوەیە تێکۆشانمان کردووە بۆ ئەوە کە ئیساڵ ئیتر بەسە لەوە زیاتر بەڕێز ئۆجەلان بەناو نەحەق و بەبێ تاوان لە زیندانی ئیمراڵیا بێت کە گەورەترین جزایەتیان بەرامبەر بۆ ئینسانە فیلسوفە کردووە کە ماوەی 2 ساڵە هیچ خەبەرێکی لە وجودی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان نییە و حتانیانیش تۆ تەلەفۆنی بنەماڵی تێکیا قسە بکە پارێزگەری قسە بکە. ئەم بێعەداڵەتی ئەم نابەرابەریە تاکەی ئێمە داواکەین لە هەموو ئینسانەکان لە هەموو دنیا بە تایبەت ئێمە وەکو ژن من وەکو ژنێکی کوردی ڕۆژهەڵات داواکەم لە هەموو
ژنان بەتایبەت بێنە مەیدان چونکی تەنها کەسێک کە بەهای دابەژن و حەق و حقوقی ژنی ناسان بە ژن بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان بووە. جا بۆ بۆنەوە ئەرکی سەرشانی تەک بە تەکی ئێمە ژنان و ئینسانهایکی ئازادی خوازە بێنە مەیدان و ئیتر ئیجازە نەدەن لەوە زیاتر. بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان بەبێ تاوان و بەناو تۆرۆریستەوە لە زیندانە بێ. تۆرۆریست بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان نییە، تۆرۆریست و دیکتاتۆر ئەردۆغانە بەناو نەحەق هێرشەکاتە سەر خەڵک، بنێشەوە هەریشەکاتە سەر ژن و منداڵ و بە حتا بە ژنگە و بە حیواناتی ئێمە هیچ ڕەحم و مروەتی لە دڵیان نیە. ئەو تۆرۆریستە نە بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان. بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان ئازادی دیموکراسیەوە بۆ هەموو دنیا، نە تەنیا گەلی کورد، بۆ هەموو دنیا. جا بۆ بوونەوە ئێمە بەڕاستی تەدارکێکی باشمان دیوەوە، هەموو داوەتمان کردووە لە هەموو گروهەکان، سازمانەکان، لە حیزبەکان و هەمووشیان دوای مثبەتیان داوەسەوە کە قەرارە ڕۆژی هەڤەی مانگیانێ شەممە هەموو لەو چالاکیە بەشدار بن. ئەو شارە دوورانیشە کە نەیانتوانیوە خۆیان بە تەنهایی جیاوازی خەریکی چالاکین لەسەر ئەو مەسەلەی زیندانی ئێمراڵیە لەسەر سەرۆک ئەو حکومە پوچەڵ بێتەوە سەرۆک ئێمە ئازاد بێت. بەڵێ مرۆناک فەدەوی چالاکوانی بواری ژنان لە کۆڵنەوە دنیایك سپاس بۆ بەشداربوونێت. ڕۆژێکی خۆشتان هەبێت. سپاس بۆ ئێوەی بەڕێژ بە هیوای سەرکەوتوی بە هەوا ئازادی بۆ سەرۆکمان. ڕۆژ خۆش. ئازادی عەبدوڵڵا ئۆجالان ئازادی هەموو کوردێکە و هەتاویش ئازاد نەکرێ کورد هەرەوە ژێردەستی دوژبنێ بێت و هەر دوژبن بە شەر ئازاد بێت. ئینشاءالله پشتیوان بەخوای گەورە عەبدوڵڵا ئۆجالان ئازاد دەکرێت و کوردستانیش کورد زیاتر لە مانگێکە لە دژی هەوڵی سوپای عێراق بە مەبەستی چۆڵکردنی گەڕەکەکانیان دانیشتوانی گەڕەکی نەورۆز لە شاری کەرکووک بەردەوامن لە مانگرتن. ئێستا 7 خانووی دانیشتوانی گەڕەکەکە ئۆتۆمبیلی گول لە نەبڕیلی لێدایە. هەتاوکونێ ئێستا کێشەی ئەم خانوانە لە ناو کەرکووکدا چارەسەر نەکراوە. مەلا فەرمان پێشمەرگەی دێرین چاودێری سیاسی و قسەکەری و گەڕەکە لە سەرێڵی تەلەفۆن لەگەڵمان دەبێ. سلااوت لەبێ ئەم کاتت باش سپاس بۆی کە میوانی ڕادۆی دەنگی گەلی. شادینی و ڕۆژتان باش قوربان. مامۆستا دەمێ پێمان بڵێ کە کێشەی گەڕەکانی کەرکووک چی بەسەر هاتووە؟ هێشتا وەکو خۆی ماوە یاخود چارەسەر کراوە؟ بەڵێوەنا بێ شتێکی ڕاستکەمەوە کەرەمکە ئەو خانوانە لە دوی مانگ سەرباز هاتە ناوی، لە دوی مانگی یەک هاتنە ناوی. ئەوە 5 خانووە، سەرەتا 7 خانوو بوو، ئێستا 5 خانووە و ئەوە نیە بڵێن سارەی گولەنە بەڕشتی وەتایە لە ناو عسکەرە عسکەری لێە پیکای بە عسکەریان پێەیە و لە دەرەوە پۆلیس پاسەوانیانەکە هەنی پۆلیس لەبەر دەرگا وەستاوە سەرباز لە ناو خانەوەکەن. بۆچی پاسەوانیان دەکات؟ ینی پێنجن. بۆچی پاسەوانیان دەکات؟ بەڵێ بەچمە بەسێ پاسەوانیان دەکات؟ ئەو دوو خانۆش چۆن وەرگیراونەتەوە کە لە سەرەتادا 7 بوون و ئێستا بوونەتە 5؟ ئەوە هینە ماڵی تیا بوو لە میوانی بوون گەڕێکیان گەڕایەوە، یەکە لە میوانی بوو گەڕایەوە. ئەوەی تریش بڵێن ماڵێکی عەرەب بوون هەر لەگەڵمان لە گەڕەکە ئەوە ماڵی تیا بوو هاتنەوە ناو ماڵەکانی خۆیان ئەو دوانە. پێنجەکەی تر ئەمە رینایە لە تەحمیرایە یەکیان دراسەی خۆمە لە تەحمیرایە ینی بە کەڵک ژیان نایە بێ چاکی بکەن و تەحمیری بکەن ئەوسا بێنە ناوی. بەڵام ئەوان خۆی مۆزوعەکە لەک لە ئێستەوە لە 2017ەوە دوای 2017 ئەمە یەکەم جار چەندین جارە هاتوون بە هێزەوە هاتوون بە چەکەوە هاتوون بۆی دەرمان کرد، بەڵام نەیانتوانیوە. ئەم جارە لە دوی مانگ دوی مانگی یەک تقریبا 30 هەمەر بە سەربازەوە هاتن ناو گەڕەکە و لەگەڵ قایم قامور و هەموو ئەوانە هاتنە ناو گەڕەکە. ینی بە شێوشی زۆر ترسناک بوو، ینی ئەم زۆر ناخۆش بوو، بەڵام خەڵکەکە بەرەنگاریان بووە وەستا. ینی خەڵک لەوە دوایی بڕیارمان ناکە ئێمە خێمە هەڵێین وەمانگرتن مامانگرت و هەموو دەستگاکانی ڕاگەاندن و هەموو دامان ئاگادار کردەوە
لەمانە زیاتر تەشەنە بکە. باشە ئێستاش خێمەکە هەرماوە هەر خەڵکی ناڕازی هەیە یاخود چوونەتەوە ماڵەکانی خۆیان و تەنیا ناو بەناو خێمەکە نەخەرماوە خێمەکە بە قوتریش بووە و ئێستا ئێمە دوای ئەوەی کە ڕێی عامە لەسەر دروستکرد لەسەر پرسەکە ئەمە سەردانی حکوومەتی هەرێممان کرد لەگەڵ ئەو وەزارەتی معنی بەناو دابراوەکان لەگەڵان دانیشتین هاتن قسەیان کرد و سەردانی بەغامان کرد سەردانی سەرۆکاتی کۆمارمان سەردانی ئەنجومەنی وەزیرانمان کرد شاندەچوونە لای وەزیری داد لە کاخالی شوانی چوونە لای کاکشاخەوان جێگەری پەرلەمانی عێراق وە پرسەکەمان گەورە کردوێتەوە بۆتە پرسێکی گشتی یعنی مۆزوعەکە نییە گەڕەکە بێ مۆزوعەکە ئەوەیە ئەوە چاوێک لەسەر ئەم شارەیە ئەوەی کە ئێستا دەسەڵاتە لەم شارەیە بڵین قەیرانی ڕوحی باشە قەیرانی بێموچەی هەرێمی موچە خۆران و قەیرانی بامەتەواوکەم بکاک بامەتەوە کەرەمکە ئەوم بەلام کەرکوو گرنگە ئەوەی کە هەیە ئەوەی قسەکەی میشەر لەسەر کەرکووکە لادەری نییە بەڵێ ئەجا بە عەرزەکەم کەرەمکە ئەوەی کە ئەمەجیە سەڵەکەی کە ئەیکەن زیاتر لە پرۆسی تعریبا خۆیە بینێتەوە مەسەڵەن ڕۆژە ئەچنە گیان تۆبزاوە گوندەکانی دەوروبەر ڕۆژە ئەچنە گیان بڵێن عەرە بەچێتە گیان گوندەکانی لای سەرگەڕان ئەچنە لای داقوق ئەچنە لەیلان زەوی زاری جوتیارانی کوردانێت تاگید بکەن یعنی هەموو ئەمانە ئێستا هاتونتە ناو شار ئێستا ئێرە گەڕەکی عەرەفەیە گەڕەکی کوردستانە گەڕەکی بڵێن گەڕەکی نەورۆز گەڕەکی ترە ینی ئەمە هێنە بەڵام ئەوەی کە هەیە بەرگری خۆگرتنی خەڵکەکە و پشتیوانی حیزبەکان بەگشتی بەڕاستی لەم پرسەیە من ناڵم لە پرسیتر لەم پرسەیە لە پرسی کەرکووکە حیزبەکانی هەموو هاتوون پشتیوانیان کردووە و ئەم خێمەیە جگەل لەوە دەورێکی گرنگی هەبووە لە خستنی حیزبەکانە بۆ یەکەم جارە هەموو حیزبەکانی ئەوانەی کە لە کەرکووکە حیزبە کوردەکان بێن بەیەکەوە لەژێر خێمەکە کۆبنەوەی بکەن و بەیانێ دەرکەن ئەو مەسئولە بەرچەکانی بەغا پشتی بەیانێک بەسە بۆەوەی کەم کێشەیە چارەسەر ببێ بۆ ئێوە بەڵێ بەیانێک بەسە بۆەوەی کە مەسەلە چارەسەر بێ بۆ ئەجا بن عەفوم کە من پێم وتی پێشتر باس وتم سەردانی بەغامان کردو لە بەغا ئەو وەزارەتی عەدل و بڵێن وەزارەتی داد و پەرلەمانتار و هێندەکان هەموو ئەوانەی کەرکووک بڵێن ئەوانەی لە بەغان کوردەکان خەریکی چارەسەر بۆ چارەسەریان نەکردوێتە ئێستا خۆ وەزیری دادی کورد دادی عێراق کووردە بەڵێ جا لە هەوڵان نەگە ئەوێ خۆ لە ناو ئەنجومەنی وەزیرانیشە مدیر عامان هەیە کووردە ئەوانی وا لە محاولەیان بەڵام دارە ئەوەی کەم ئێمە بزانین مفاتحەی وەزاراتی معنیان کردووە وەزارەتی مالیە وەزارەتی ئەوە وەزارەتی بەرگری کراوە بۆ ئەوی چارەسەری ئەو مۆزوعە بکەن و چاوەڕێین و ئێمە ئەوەی کە گرنگە بەلامانەوە یەک ئەو خێمە ئێمە لای نابین ئەو مالگرتنە بەردەوامە بێ و فشاری جەماوەری زیاکەین هەم بۆ سەر بەغا زیایەکەین و هەم بۆ سەر هینیش ینی بۆ سەر دەسەڵاتی حزبی کوردیش زیادەکەین بەڕاستی بۆ سەر حزبە کوردەکانی دەسەڵات زیادەکەین ئەمە لێمە دوێنێ مەسەر لێمان پرسیون ئەو بۆ ماوەی 35 ڕۆژە چێ ئێمە هین ناکردە تا ئێستا نەتیجەیەکی وامان دەست نەکەوتەوە بەڕاستی ڕاستە لە کاران لە هیمەتان لەوە ئەکەن بەڵام بەتوترین شت مەسەن ئێمە سەر کۆمار کە بڵین ئەو پارێزگایی دەستورەکە خەڵکی مادەشی دەستوری حەفدە کراوە ئەسکەر هاتووە بۆ ناو نیشتە جیبۆنی خەڵک و شوێنی مەدەنی ینی ئەبێ چارەسەری بکا بەڕاستی بتوانمان بۆ ناوتمان ئەمە خەڵکی دەستورە وەڵامی نەبووە تا ئێستا بۆ ئێوە ئەو مفاتحەی شوێنی هینی ئەوەی کە ئێمە بزانین ئەوەی لە پەیوەندی بووە لەگەڵ وەزارەتی دیفاع و شوێنە پەیوەندیدارەکان لە پەیوەندیان بەڕاستی ینی ئەوە نەبێ بڵێن پەیوەندیان کردە بەڵام تا ئێستا نەتیجەکە نییە نەتیجەمان دەست نەکەوتووە مەسەن ئێمە یەکێ لە مەطلبەکانمان ئەوەیە کە جارێ ئەبێ ئەم پێنج خانووە ئەو عەسکەریەتی بڕوە باشە ئێستا خاوەنی ئەم پێنج خانووە لەکوێن هەر لە ناو کەرکووکان لە ناو کەرکووکن بڵێ لە کرێچین لە شوێنی ترن یعنی ئەوە نیە ماڵیان گواستۆتەوە بۆی تعمیری خانەوەکە بکەن دوایی بێنەوە ئەمان فرسەتیان بینی هاتوونتە ناوی خۆ دەزا ئەم خانە تاپۆی بەناوی خۆمانەوە نیە ماهی کاتی خۆی خانی حکوومەت بۆ لە سەردەمی بەعز زابطەکان بۆ زابطەکان کراوە بەڵام عەرزەکە هین وەزارەتی مالیە و هی بەلەدەیە عەرزەکە هین ئەوە هینە لە ڕاستیە وەزارەتی دیفاعش کاتی خۆی
تجاوزی کردە سەر ئەمەرزانە جا بەڵام لاهینایە لە هەوڵایە بەڵام وەکو شتی هەنگاوی کردداری تا ئێستا هیچ نەکراوە ئەوەیە کە بۆیە تەرخەمە لەم بارودۆخەیە کە تا ئێستا هەنگاوێکی کردداری نەکراوە بەڵێ کێت کەم تەرخەمە بینن ئێوە هەنگاوێکی کردداری نەنراوە ئەزانی قسەیەکە کاکە دروستێک لە عێراقا دروست بووە دروستێک لە بەغایە دروست بووە بەڕاستی مەسەن زۆر دام و دەستگا هەیە بە قسە ئەوی تر ناکات يعني انواعي وجروبي سەگدار و ئەنواعیش دروست کراوە و حکومەت لەژێر فشارێکی زۆر ئەوەیە و خۆش دەزانی ینی جگەلەوە گەندەڵێکی زۆر بڵاوە فەسادێکی زۆر بڵاوە ینی ئەوە نییە بڵێ ماخوا حکومەت ئەمە حکومەتی هی نییە حکومەتێکە بڕیارەکان بە بڕیار جێبەجێ ڕەنگە بڕیارێ بە هەر ئەسڵەن جێبەجێش نەکرێت ینی وەزعێک شێواوە لە عێراقا بە تایبەتی خۆ دەزانی دوای ڕووداوەکانی غەزا و غەزی ئەمریکا هەموو ئەوانە ئاگا لێ ینی وەزعێک دروست بووە لە عێراقا ڕێگە کارکردن ئەوەنە ئاسان نەبێ مەلا فەرمان ڕووداوی غەزە چ پەیوەندی بە کەرکووکەوە هەیە خۆ مەسەلەی کەرکووک پێش ڕووداوەکانی غەزە شەر لە ئەزانی چی مەبەستم ئەوەیە کە لە بەغا کەس بە کەس نییە یعنی ئەمە خۆ ئەمە مؤسساتی وەکو مؤسساتی ئەوروپی نییە مؤسسای ئیشەکانی خۆی بکات نا کاریگەری زۆرە بێت ئێوەتە یەک دوو جەماعەتی چەکدار هەیە لە ئەمریکادا ئەسڵەن بە قسەی حکومەت ناکا ئەوەتە پەرلەمان کۆ بێتەوە چۆن پەرلەمان کۆ بۆتەوە سنە و کورد بەشداریان نەکردو ئێوە مەسەلەی غەزەیە بەشداری ناکە پێش مەسەلەی غەزەش کێشەی کەرکووک هەر لە ڕۆژەفتا بۆ بیرمان نەچێ کاکە مەسەلەی کەرکووک مەسەلەی کەرکووک مەسەلەیەکی بنیادنەری ئەساسیە ئەمە شتێکی واقعیە یەکێ لە هۆکارە ئەساسیەکان حزبی کوردیە لە ئەوەندەی کە دەسەڵاتیان لێرە بووە و ئەوەندەی لە بەغا بوونە ئەوەنەی کاریان بۆ خۆیان کردووە ئەوەنە کاریان بۆ پرسە نیشتیمانیەکان نەکردووە ئەمە ئەبێ لێرە دابنین ینی خۆ لە من ئەپرسی وەکو ڕێی مەلا فەرمان تاکە حەل بۆ چارەسەری ئەم کێشەی کەرکووک موچە هەموو کوردستان ئەوەیە ئەم دەسەڵاتە ئەبێ بگۆڕی هیچ علاجی تر نییە ئەم دەسەڵاتێکی سەرشێتە دەسەڵاتی ئەم دوو حزبەیە ئەبێ ئەم دەسەڵاتە بگۆڕی هیچ علاجی تر نییە بڵێن ئیسلاح ناکرێن ئەمانە ئەمە ڕێی شخصی مەلا فەرمانە ئەگەر حەلی بنەڕەتی دەوێ خەڵکە بێ لیان قبول نەکات دەنجیان پێنەدا لە پەرلەمان دەنگ نێنن بۆ مزاهرە بکەن و بێنە سەر زیادە بە گشتی نەکەر مامەستایان یعنی ئەگەر ڕێی بەندەتەوێ ڕێی بەندە وایە لەگەڵ ئەم دەسەڵاتی کوردیە بە عمل نایە بۆ چۆن باغاش هەرکەس بۆ خۆیەتی ینی خۆ بەغاش لەمان باشتر نییە ئەنی ئەمە دەسەڵاتێکی حزبی بنەماڵەیی قۆرخکارە و نەچارەسەری کێشەی کەرکووکیان بۆ کرێ نەچارەسەری کێشەی موچەیان بۆ کرێ و نە کێشەی مامۆستایان نەهگین یعنی شتیوە ڕوو ئەدات تەسەورکە ینی کوشتن زیادی کردووە دزی زیادی کردووە مەسەلەی تلیاک و مخدرات زیادی کردووە و شەڕ عەشایر دوێنێ لە کۆیە شەڕەتەقە بووە لە بینی عەشایر چەکی بەدەستەوەیە با خۆمان نەخێنە زەرە و مەسەلانۆ چکە مەسەلەی منێتەوە مەسەلەی کەرکووکە دنیاک سپاس بۆەوەی کە لەگەڵمان بەشدار بووی بە ئومێدیەوەی کە و پێنج خانوەش بگاتەوە دەستی خاوەنەکانیان قوربان کەرکووک پەیوەندی بەوێەوە هەیە ئەگەر دەسەڵاتێکی دادپەر و ڕێکوپێک لە هەولێر هەبایە پرسی کەروش وگە ئێستا نابوو ئەگەر دەسەڵاتێکی نیشتیمان پەروەر بەتەنگی پرسە نیشتیمانەکانە بەهاتایە لە 2023 لە بەغا بووە ئەم وەزعەتە ئێستا ناهات ئەگەر پێداگریان بکردایە مادە 130 جێبەجێ بکرایە وەک چۆن بە باسی موچە و بۆجاکەن ئەمە نابوو ئەگەر یاسای پەرلەمان و یاسای معاشی پەرلەمان و ئەم هەموو یاسا سەقەتیان داناوە پارەی خەڵک بەهادە دەبن ئەم وەزعە دروست نابوو بەڵێ سەبەب ئەساسیەکە ڕاستە بەغا چەوتە ڕاستە بەغا سیستەمێکی دیموکراتی لێ نییە ڕاستە ئەوێش فرە چەکدار و فرە گروپ و ئەوانێ دنیاک سپاس کاتم بەرەو کەمبوونەوە ڕوان مەلا فەرمان پێشمەرگەی دێرین و چاو دێری سیاسی ڕۆژێکی خۆشتان هەبێت تا هەفتەی داهاتوو قسەکردن لەسەر چەندین ڕووداوی دیکە بمانن بەخێر و سەلامەت. گفتوگۆی ڕووداوەکان